بۆ تێکدانی ئارامی ناوچەکە و زیان گەیاندن بە ژیانی هاوڵاتیان تیرۆریستانی داعش بەردەوامن لە کاری تێکدەرانە لە ناوچەی جومێلە بەهۆی تەقاندنەوەی 3 بۆمبی چێنرا و 2 تاوەری گەورەی کارەبایان تەقاندەوە بۆ هۆی پچڕانی کارەبای ناحیەی قەرەتەپە و 63 گوندی سنوورەکە. بەڕێوەبەری کارەبای ناحیەی قەرەتەپە ڕای دەگەێنێت کەوا داعش زیانێکی زۆری گەیاندووەتە بواری کارەبا و ماوەیەکە تاوەری گواستنەوەی کارەبایان کردووەتە ئامانج. بۆ جاری پێنجەم تیرۆریستانی داعش ئێستاون بە تەقانەوەی ئەم بورجانە لەم ناوچێدا بە تایبەتی لەم سنوورەدا بۆ مەسافەی 3 کیلۆمەترێک. ئێمە شەڵەستین بە چاکردنەوەی کارەبا بە دانانی عەموو لە جیاتی تاوەڕەکان و ئێستاش قەرەتەپە پێکاتەوە لە 66 لادێ نزیکەی 63 لادی کارەبای نیە لەگەڵ مرکزی ناحیەکەدا. یەکەم جاریان نیە و دووهەم جاریان نیە و بۆ جاری پێنجەم ئەمە جوا دەرەکەوێتەوە ئەم ناوچەیە پێویستی بە هێزی زیاترە بۆ پارێزگاریکردن لە ئەم خەتە و لە جادەکە و لە سەرماڵی هەموو وڵاتیان بەگشتی. هاوکاتی ئەندازیاریەکانی پێشمەرگە ڕۆڵی گەورەیان هەیە لە کەمکردنەوەی زیانەکان و کار ئاسانی بۆ چاکردنەوەی تاوەرەکانی کارەبا و پوچەڵکردنەوەی ئەو بۆمەچێنراوانەی کە چەکدارانی تیرۆریستی داعش لە سنوورەکە دەیچێنن. بیجگە و بورجانە تەقێنەوە لە تەنیش بورجەکان عبوە دانن بۆ کیە بۆ زیان لە خەڵکی تر بدەن لە جەماعەتی کارەبا دێنەوە بۆ بورجانە چاکەکان ئێمە جەماعەتی هەمدەسە دێین ئەو بورجانە فەحشەکەین دایر مەداری بتەقەتێ ئێمەیە چونکە ئێمە زۆرمان پوچەڵ کردووە و زیان ئەو عبوانە پوچەڵکردنەوە عبوانە زیانەکەی کەمە و کراوە وەڵی ئێمە خانەقین جەلەولا یعنی مەحوەری گەرمەسێر و قەرەتەپە گەشی عایدی ئەم مەفرەزەیە. هاوکات لە ناوچەی جومێلە بەهۆی تەقینەوەی بۆمبێکی چێنرا و 2 پێشمەرگەی لیوای 120 هێزەکانی هەفتای پێشمەرگە بریندار بوو لە نزیک گوندی تاتران لە ناحیەی قەرەتەپە لە ناو زەوەیەکی کوشتتوکاڵی بەهۆی تەقینەوەی بۆمبێکی چێنرا و هاوڵاتیەک بریندار دەبێت. فالمضرر بها المواطن. ئەوەی زەرمەندی یەکەمە تەنها هاوڵاتیانە نەک حکوومەت و حزب. ئەم کارانەی تیرۆریستان مای شەرمەزاریە. بەم گەرمایە ژن و منداڵ و هاوڵاتیان چی تاوانێکیان هەیە؟ داواکارین هێزی زیاتر لە سنوورەکە بڵاو بکرێتەوە. ضرر لصالح العام يعني للشعب مو ضرر للحكومة للشعب. هو من المتأذي بها هذه السالفة؟ المواطن. حيدر أحمد كنالی گەلی کوردستان سەر ڕێگای قەرەتەپە گوڵاڵە.